سڵاوێکی دووبارە لێوەی عزیز و خۆشەویست ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکەم ڕۆژە کە کۆنفرانسی زانستی جیۆلۆجی بەڕێوەچێت کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و بۆ ئەوەی کە لەسەر ئەم کۆنفرانسە زیاتر زانیاری وەربگرن ئەچمە لای هاوکارم مهرەبان کە لەنێو کۆنفرانسەکەەوە لەگەڵماندایە. مهرەبان سڵاوە لەوێ بەیانیت باش لەسەر ئەم کۆنفرانسە زانیاریەکان چی فەرمو پێشکەشمانکە؟ وا دیارە کێشەیەکی دەنگ هەیە هەتاکو هاوکارانم ئەم کێشە دەنگیە لەگەڵ هاوکارە مهرەبانە چارەسەرەکەن. من ئاماژە بۆ ئەوە بکەم کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەم کۆنفرانسەیە کە بەڕێوەچێت کۆنفرانسێکی نێودەوڵەتیە کۆمەڵک میوان لە دەرەوەی هەرێم بەشداری کۆنفرانسەکەیان کردو. کۆمەڵک بابەتی یەکجار گرنگ لەسەر جیۆلۆجی قسەی لەسەر ئەکرێت لەسەر خاک و لەسەر وزە و ئەم بابەتانە و بێگومان ئەزانن کە بابەتێکی یەکجار گرنگە لەبەرەوەی کە هەرێمی کوردستان یەکێک لەو با بڵێن ناوچانەیە کە لەم ڕوانەوە بابەتێکی زانستی وەک جیۆلۆجی بۆی گرنگێکی یەکجار زۆری هەیە هەر بۆیە بەڕێوەچوونی کۆنفرانسگەلی لەم جۆرە ژوا کات کە بابەتەکە لە ڕووی زانستی و کاری لەسەر بکرێت و مەجالێکی باشیش ئەڕەخسێنێت بۆ ئەوەی کە ئەو کەسانێک کە لەم بوارەدا بە شێوەیەکی زانستی کارەکەن بتوانن لەم جۆرە کۆنفرانسانەدا بابەتە نوێیەکانیان بخەنە بەردیدەکان و بەروێیەکان. جارێکی ترە ڕۆمەوە لای مهرەبان سڵاوێکی دووبارە لە تۆ بەرنامە لای تۆیە فەرمو لەسەر کۆنفرانسەکە زانیاریەکان چییە پێشکەشمان بکات؟ بەڵێ سەحەر ئەم کاتی تۆ بینەران باش بێ جارە ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی لە بەشی زانست کۆنفرانسێکی نێودەوڵەتی چوارم کۆنفرانسی نێودەوڵەتی جیۆلۆجی بەڕێوە دەچێت لەژێر ناوی جیۆ کوردستان. دیارە لەم کۆنفرانسەدا چەندین توێژینەوەی جۆرا و جۆر تایبەت بە ناوچەکانی هەرێمی کوردستان و دەوروبەری خراونەتە ڕوو کە لە ڕێگەی ئەم توێژینەوانەوە دەکرێت هەم سەرچاوە سروشتەکانی بۆ نمونە کوردستان و هەم لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە هەرێمی کوردستان لەو ڕوانەی کە پەیوەندی بە جیۆلۆژی کوردستان هەیە لەم توێژینەوانە وەربگرن لە بوارەکەی خۆیان داستوری لێ وەربگرن. جا من بۆەوەی ورتر لەسەر تەوەرەکانی ئەم کۆنفرانسە قسە بکەم و بزانین ئەم کۆنفرانسە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام دەبێت. دەچمە لای مامۆستا سەرخەڵ کە بەڕێزیان ئەندامی دەستەی باڵای کۆنفرانسن مامۆستاگیان سڵاو دێبێ و ئەم کاتت باش بێ. زۆر سپاس سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامانجە سازکردنی ئەم کۆنفرانسە چیە و ئەو تەوەرانی کە لەم کۆنفرانسەدا باس دەکرێن چین؟ بەڵێ خۆی ئەم کۆنفرانسە ئێمە ئەمڕۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتیە چوارەمین کۆنفرانسی بواری جیۆلۆجیای کوردستانە بە شێوەیەکی گشتی. ئامانجمان کۆبوونەوەی شارەزایان یاخود پسپۆڕانی ئەم بوارەیە کە بێن لێرا کۆبنەوە بەیەکەوە ئەو بیرۆکانی پێیانە بە یەکەوە گەڵاڵیکەن و ئەو دەرئەنجامی کۆنفرانسەکە بکرێت بە یاداشتێک و بەرزکرێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان کەواتە بە شێوەیەکی گشتیم ئامانجمان لە کۆبوونەوەی ئەم پسپۆڕانەیە بۆ بەیەکە گەشتنەوە وەروەها هاندانی ئەو مامۆستا گەنجانە یاخود ئەو باحسانی کە ئێستا گەنجن و بەکارهێنانی توانای سپۆڕەکان یاخود خەبیرانی کە لە تەمەنان و بەحسی زۆریان هەیە. بەڵێ شێوەیەکی گشتی ئەو تەوەرانە یاخود ئەو توێژینەوانی کە لەم کۆنفرانسەدا دەخرێنە ڕوو سەرنجیان لەسەر چییە باس لە چی دەکەن؟ بەحسەکان یاخود بابەتەکان هەموو بوارەکانی جیۆلۆجی تایە بۆ نمونە بابەتی ئاوی تایە بابەتی نەوتی تایە بابەتی چینە بەردەکانی تایە بە شێوەیەکی گشتی. ئەمانە ئێمە دەرکیزمان کردوتە سەر ئەو بابەتانەی کە تایبەتە بە کوردستانی گەورە نەک با بڵێن دەرەوە بێگومان بەحسیشی تایە نێودەوڵەتی تایە بەس تەرکیزمان زیاتر لەسەر ئەو توێژینەوانەیە کە پەیوەستە بە کوردستانی گەورە و لە ناوخۆدا. بەڵێ ئەو توێژینەوانی کە لەم ڕۆدا دەخرێنە ڕوو تەنها لە ناوچەی هەرێمی کوردستان توێژینەوەکان ئەنجام داوە یاخود توێژینەوەکان ئیدەریشەوەن و ئەمڕۆ لێرە باسی لەوە دەبێت. ئێمە 177 توێژەرمانەیە بەشدارە لە کۆنفرانسەکەی ئەمڕۆمان لەبەر ئەوەی کۆنفرانسەکەمان نێودەوڵەتیە بێگومان توێژەری دەرەکیشمانەیە لە 9 وڵاتی جیاوازەوە توێژەرمان هەیە. بەڵام بابەتی توێژینەوەکان تایبەتە بە کوردستانی گەورە بێگومان لەوانەشە بەحسی تا بێت یاخود توێژینەوەی تا بێت لەسەر بۆ عێراق بێت یاخود لە ناوچەی دەوروبەرا بێت. بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی کە ئەو 56 توێژینەوەمان هەیە لەسەر ناوچەی کوردستان لەسەر هەرێمی کوردستان کراوە. ئەو توێژەرانی کە لە دەرەوەی کوردستان ئەمڕۆ لێرە بەشدارن لە چه وڵاتێکەوە هاتن؟ بەڵێ بۆ بەریتانیامان هەیە ئەمریکامان هەیە کرواتیامان هەیە یۆنانمان هەیە هەنگاریامان هەیە ئوسترالیامان هەیە بگوان لە چەند وڵاتێکی تریشەوات وەکو تورکیا و ئێران. بەڵام ئێمە لەسەر کوردستانی گەورە وڵاتانی دراوسێ حسابەکەین لەبەرەوە بە شێوەیەکی گشتی 9 وڵاتمان هەیە کە توێژەران تایە بەشدارن. ئەو
توێژەرانە شەر توێژینەوەکانیان لەسەر خاکێرەمی کوردستان یاخود توێژینەوەی وڵاتی خۆیانە لێرە باسیەکەن. توێژینەوەی هاوبەشە لەگەڵ ئەو توێژەرانەی کە لە ناوخۆ هەمانە توێژینەوەی هاوبەشیانەیە لەگەڵ توێژەرانی دەرەوە، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ هەمویان لێرە ئامادەن بۆ ئەوەی ئەو بیرۆکان یاخود ئەو توێژینەوەی کردویانە لێرە بکرێتە گفتوگویەکی زانستی و پەناڵی تایبەتی بۆ ئامادە ئاکرێت، پەناڵەکانیش بەپی بوارەکان جیا ئاکرێتەوە، دواتر دەرەنجامەکانی ئەم توێژینەوانە ئاکرێت بە یادداشتێک. کەواتە سازکردنی ئەم جۆرە کۆنفرانسە نێودەوڵەتیانە و هەروە بۆنی سپیکەری بیانی کە لە دەرەوە دێن لەم کۆنفرانسانەدا قساکەن، ئەمە تا چەندە گرنگە و تا چەندە هۆکارێکە بۆ گۆڕینەوەی بیرروڕای زانستی و دەوڵەمەندکردنی بابەتەکان و توێژینەوەکان. یەکەم شت ئێمە ئەگەر بۆ نەوەکو زانکۆ سلێمانی ئەمانەت ئاستی زانکۆ بەرزکەینەوەکاتە بێت کۆنفرانسەکەمان لە ئاستی ستانداردی نێودەوڵەتیا بێ، بێگومان هەوڵێکی زۆرمان داوە بەوەی کە کەسی بیانیمان هێناوە بۆ نەک قسەکەرەکانمان بێت یا سپیکەرەکانمان بێت. توێژینەوەکان سوود چۆن بە کۆمەلگایەگەیەنێت، بۆ نمونە ئێمە لە بواری ئاوە هەمانە، لە بواری هەندەسی جیۆلۆجیە هەمانە کە بۆ بەنداوەکان پێویستمان پێ بێت، توێژینەوە لەسەر بەنداوەکان کراوە، ئەبێت لایەنی پەیوەندیدار بۆ نەکە ئێمە ئەم یادداشتە بەرز دەکەینەوە وەکو سپۆڕانی جیۆلۆجی، لایەنی پەیوەندیدار با بڵێن ڕێوشوێن بگرێتە بەر بۆ ئەوەی کە بزانێ ئەم بیرۆکانە چین، ناوچەکانی ئێمە ئایا بە کەڵکی چەند بەنداودێ، ئایا بەنداوی ترمان پێویستە، ئایا ئاوی سەرزەوی یاخود ژێرزەویمان باشە لە چه ئاستێکە و سامانی سروشتی ئێمە کانزاکانمان هەیە، دەوڵەمەندی بە کانزا وەکو سەرچاوی ئاو نەوت بە هەمان شێواز کەواتە بەکارهێنانی ئەمانش لێرە ئەخرێتە ڕوو و ئەکرێت بەدایانی پەیوەندیدار. ئەمڕۆ لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە سەرچاوە سروشتەکانی هەرێمی کوردستان لێرە ئامادەن تا سوود لەم توێژینەوانە وەربگرن، ئەوان لە مەجال و بواری خۆیان بتوانن سوود لە توێژینەوەکانی ئێوە لایەنە پەیوەندیدارەکان وە لۆکەڵی با بڵێن لە سلێمانی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە پەیوەندیان یاخود معنیە بە دایرەکەمان بە توێژینەوەکان بانکراون لێرەن و لە ئاستی پەرلەمان و وەزیرەکانیشە بە هەمان شێواز میوانەکان ئەوانەی پەیوەندیان بە ئێمە هۆیە بانکراون بۆ ئەوەی لێرە ڕاستەوخۆ ئاگادار بن لە هەم کێشەکان هەم بیرۆکەکان هەم دەرەنجامەکان. بێمە سەر ئەو پرسیارەی ئەم توێژینەوانەی کەوا ئەمڕۆ پێشکەش دەکرێت لەم کۆنفرانسەدا تا چەندە بە پێی پێویستی هەرێمی کوردستان توێژینەوەکان کراوە، بێگومان کە ئێمە سەرچاوی سروشتی زۆرمان هەیە و سەرچاوی ئاوی زۆرمان هەیە، دەکرێت لە ڕێگەی ئەو توێژینەوانەوە با بڵێن بە جۆرێک سوود دەم سەرچاوە سروشتیانە ببینرێت کە بۆ لایەنە پەیوەندیدارەکانیش ینی سوود بگەێنێت، کەواتە توێژینەوەکان تا چەندە لەسەر ئەو بنەمایە ئەنجام دراون کە لەسەر پێویستی هەرێمی کوردستان بن. خۆی بابەتەکە دوولایەنەیە، ئێمە وەکو توێژەر وەکو کەسی ئەکادمی لە ناو زانکۆیە پێویستمان بەوەیە توێژینەوە بکەین. توێژینەوەکان بە بەلایانی دووەم، لایەنی دووەم تا چەند بۆن بە پێی پێویستیە، بەڵێ بە پێی پێویستیش کراوەتەوە بوو، بەڵام ئێمە توێژەر ئیزبار ناکەین بۆ نمونە بڵێن ئەبێت لەسەر بەنداو بۆمان بکە یاخود ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی. توێژەرەکان خۆیان ئەو بابەتانی کە هەیەە ئەهێنن بۆ ئێمە هەڵسەنگانیان بۆکەین، کەواتە پرۆسەکە بەو شێوازەیە، ئێمە داوایان لێ ناکەین بڵێن ئێمە ئەمانەوێت لە بەنداو و لە ئاو لە نەوتا بیکەن، بەڵام خۆشبەختانە هەموو بوارەکانی تایە، هەم لە نەوتا هەم لە ئاوا هەم لە بواری سامانی سروشتی شاتیایەتی. هۆکاری ئەمە چوارەمین کۆنفرانسە، با بڵێن جیاوازی ئەم کۆنفرانسە لەگەڵ سێ کۆنفرانسەکەی دیکە چی بووە؟ جیاوازەکەی ئەوەیە بۆ ڕێژەیەکی زۆر توێژەر بەشداری کردو، ئەگەر بە بەراورد بە کۆنفرانسەکانی تر یاخود سێ ڕاوندی پێش و تەماشایە بکەین لە وڵاتی جیاواز توێژەرمان هەیە، توێژەرێکی زۆر بەشداری کردووە، ژماری توێژینەوەکانمان زیای کردووە و ئێمە هەوڵمان داوە ساڵ بە ساڵ ئاستی ستانداردی نێودەوڵەتی نزیک بینەوە کە بۆ 950 لیژنەی زانستیەکەمان کەسی بیانیە لە زانکۆکانی دەرەوەن و هەروها ئەو کینۆسپیکەرانی کە هەمانە قسەکەرەکان کە هەمانە چەند قسەکەرێکمان هەیە لە دەرەوە هاتوون، کەواتە ئێمە ساڵ بە ساڵ ئەمانێت هەنگاوی باشتر بنین و هەروەها توێژینەوەکانیش پەیوەندی هەبێت بەلایەنی پەیوەندیدارەوە کە سوودێک بە هەرێمی کوردستان بگەێنێت کە ڕێوشێنی تایبەتی بگرێتە بەرەوە. هۆکارەی کە تۆ جگەلەوەی ئەندامی دەستەی باڵای ڕێخەری ئەم کۆنفرانسەی لامان کاتا توێژینەوە دەیە تایبەت بە سەرچاوە ئاویەکان، توێژینەوەکەی بەڕێستان باز لە چی ئەکات و چۆن توانیتانە لە ڕێگەی ئەو توێژینەوە سوود لە سەرچاوە ئاویەکان و بەکارهێنانی سەرچاوە ئاویەکان و هەروە پاراستنیان؟ خۆ ئێمە کاتێک کە توێژینەوەکە ئەکەین بێ مەبەستێکمان لە توێژینەوەکە هەیە، مەبەستمان لە توێژینەوەکە بزین بۆ نمونە ئێستا ئەمڕۆ لێرەکە باسەکرێت ئاستی ئاو لە چی ئاستێکایە بۆ لە هەرێمی کوردستاندا، تەبەن لە ناوچەیەکی دیاریکراوە ناتوانین بڵێن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی، توێژینەوەکان لە چەند ناوچەی جیاوازکراون، ئاستی ئاو لە چی ئاستێکایە بۆ ڕێژەی بارانبارین چۆن بووە، ئەمە کاریگەری چۆنە بێت، ئەی هەڵکەندنی بیر چ کاریگەریی لەسەر ئاستی ئاو هەبووە
ئەی بۆ نمونە چۆن بتوانین ئەمانە بە شێوەیەکی دروست بەڕێوەبەرین بە هەمان شێواز چۆن مەنەجمنت یاخود بەڕێوەبرین لە وڵاتانی ترەکرێت ئێمە ئەمە تەطبیقین لە وڵاتی خۆمانە کەواتە ئەمەش دوولایەنە توێژەر بیرۆکە ئەکاتە ڕوو توێژینەوەکەی ئەنجام داوە بە شێوی زانستیانە لایەنی پەیوەندیداریش کەواتە ئێمە پەنەڵمانەیە لە پەناڵەکانە گفتوگۆکرێت لە نێوان توێژەر لە نێوان لایەنە پەیوەندیدارەکاندا. بۆ ئومێدین کە توێژنەوەکانتان تەواوی لایەنە پەیوەندیدارەکان سوودی لێەوە ببیرن. زۆر سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ ڕوونکردنەوەکانی دیارە ئەم کۆنفرانسە کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت بۆ ماوەی 2 ڕۆژ توێژەرەکان توێژنەوەکانی خۆیان دەخەنەرەوە هەروە لە ڕۆژی سێمی ئەم کۆنفرانسەدا گەشتێک دەکەن تاکو ئەو سپیکەرە بیانیانی کە لە دەرەوە هاتوونەتە هەرێمی کوردستان ئاشنا بن بە جیۆلۆجیای کوردستان و تەواوی ئەو شوێنانی کە توێژنەوەکانی لە هەرێمی کوردستان تێدا ئەنجام درراوە. دیارە توێژنەوەکان جۆرا و جۆرن. من دەمەوێت شمەلای توێژەرێکی دیکە کە لەم کۆنفرانسەدا بە توێژینەوەیەک بەشداری کردووە باز لەوە دەکات کە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆلۆژیەوە چۆن و بە تایبەتی ئەو ناوچانی کە مەترسی بوو مەلەرزەی لەسەرا چۆن وا بکەین ژیانێکی پارێزراوتریان هەبێت. بۆ ئەم مەبەستە من دەچمە لای مامۆستا فەهمی مامۆستاگیان ساڵ لێبێ و ئەم کاتت باش بێت. بەڕێستان بە توێژینەوەیەک لەم کۆنفرانسەدا بەشداریتان کردووە. خۆت ڕوونکردنەوە لەسەر توێژینەوەکەی خۆت بیت باز لە چی ئەکات و ئامانجی ئەم توێژینەوەی تۆ کە ئەمڕۆوا لەم کۆنفرانسەدا باسی دەکەی چییە؟ بەخێر بێن. من بە دوو توێژینەوە بەشداریم کردووە. توێژینەوەکان لەسەر ڕێگاوبانەکانی کوردستانە. دوو ناوچەی زۆر گرنگم هەڵبژاردەوە کە ناوچەی یەکەمیان ڕێگای نێوان تەوێڵە بیارەیە ناوچەی هەورامانە و ڕێگای دووەمیشیان ڕێگای قەراخە. ئەم دوو ڕێگایە ڕێگای گرنگن بە تایبەتی لە بواری گەشتیاریە و هەروەها ئەم ڕێگانە ڕێگای هەورامان کوردستانە بەسێتەوە بە ئێرانەوە. بۆی ئەم دوو ڕێگای زۆر گرنگ. من لە توێژینەوەکەمە هەوڵم داوە مەترسیەکانی ئەم ڕێگایانە دیاریکەم. ئەو شوێنانە چین کە مەترسیان هەیە بۆ سەر خەڵک یا بۆ شەوی بۆ ئەو سیارانە بۆ خەڵکەی کە لەوێ ئەژین خانووەکانن. واتە هاتووم بیرم لەوە کردوێتەوە کار ئەو شوێنانە تەحدید بکەم و باز لەوە بکەم تا مەترسیەکانە تا چەند لیبڵەکەیان بەرزە مامناوەندە یاخود بەرزە. ئەو شوێنانەی کە بەرزن پاشان هاتووم مەچیم کردووە لەسەر ئەساسی ئەو دابشکردنە هاتووم کردومە جیام کردوونەتەوە کردومەتە چەند گروپێک و باسم کردووە کە ئەمانە پێویستیان بە چارەسەرە. تاوان گرنگە ئێمە ساڵانە لە کوردستانە لەگەڵ هاتنی وەرزی زستانە یاخود لەگەڵ ڕوودانی بوو مەلەرزە ئێمە ڕێگاکانمان تووشی ژیران ئەبن یاخود ئەوەستێن هاتوچۆ لە بینی شارەکانە نامێنێ. بۆیە من هاتووم بیرم لەوە کردوێتەوە کە چارەسەرەکان چین و ئایا ئێمە تا چەندێک ڕێگاکانی ئێمە گونجاوە بۆ ئەوەی کە لە زستانە ئەم حاڵەتانە ڕوونەدا. چونکە ئەگەر تۆ ڕێگایە گیرا ڕێگایکی بازرگانی گیرا واتە ژیان ئەوەسێ لەو شوێنانە. بەڵێ توێژینەوەکە تا گەیشتویتەتە چی؟ ئەنجامی توێژینەوەکە چی؟ دەرەنجامی توێژینەوەکەم گەشتومەتەوەی ڕێگای بۆ نمونە تەوێڵە بیارە باسکەم ئەم ڕێگایە بەڕاستی بە هیچ حسابێکی جیۆلۆجی بۆ دروستکردنی ڕێگاکە نەکراوە. بۆیە ساڵانە لەگەڵ وەرزی بارانباری ئەبینین ڕێگاکان ئەگیرێن و هەروەها ڕێگای دووەمیش کە ناوچەی قەراخە دیسانەوە ئەمەش لە بەهارانە گەشتارێکی زۆر ڕووی تێیەکە. ئەم ڕێگانە دیسان تووشی داڕوخانە بن لەوانێ مەترسیدار بن بۆ خەڵکی کە ئاچێ گەشتارێک هاتووە لە بڵێن لە ناوچەکانی دەرەوەی کوردستان ئێمە هیچ هێمایەکمان نییە کە پێ بڵێن ئەم شوێنە مەترسیدارە. زۆر جارە بینن خەڵکەکە لە شوێنێکە وەستاوکە بەردەکە لەوانەیە بکەوێتە خوارەوە هەموو ژیانم کاتە مەترسیەوە. بۆیە من ینی هەوڵم داوە ئەو شوێنانە بکەمە جیایکەمەوە و بیرم لەوە کردو کە پێشنیاری بکەم بۆ هەندێک شوێنە پێویستی بە دیواری ڕاگر هەیە واتە چەند ستیشنێک لێبێ دیوارە دەبێت بۆی خەڵک تووشی مەترسی نەبێت. لە هەنێ شوێنە بیرم لەوە کردو کە ئەبێ ئەو شوێنانە ئەو بەردانەی کە با بڵێن جوڵاون و مەترسی کەوتنە خوارە پێویستە لا ببرێن. بە تایبەتی ئێمە لە پێش 2 ساڵ بوو مەلەرزەیەک لە سنووری ناوچەی هەورامان ڕوویدا. ئەمە هەموو بۆچوونەکانی ئێمە وەکو جیۆلۆجی گۆڕیوە. بۆچوونەکان پێشترەوە بوون کە بوومەلەرزە مەترسیدار نییە، بەڵام ئێستا ئێمە بوومەلەرزەکانمان سنووری حوتیان تێپەڕانەوە کە ئەو سنوورەشت تێپەڕان تۆ خانوو ئەڕمێنێت جاچ جایەوەی بەردێک لەسەر جادەیەک بێت و ڕاستەوخۆ لەسەر جادێکەوەتە هەر بکەوێتە خوارەوە بەڕاستی کارەسات ڕۆدا. بە تایبەتیش منتیقەی تەوێڵە و بیارە ڕێگاکانی با بڵێن پێچاو پێچنەوەتە تۆ پێشی خۆت نبینی و کێشەیەکی تریش هەیە ئێمەکانی هاتوچۆنیە واتە ڕێگاکە سنووردار نەکراوە بۆی پێ بڵێت تۆ بۆ دەیە بە خێرایی با بڵێن 30 کیلۆمەتر لە دقەیەکا بڕۆی تۆ لەوانەیە بە 100 کیلۆمەتر لە دقەیەکا لێ بڕێ ڕاستەوخۆ تووشی کارەسات بێ ژیانی بکەوێتە مەترسیەوە.
دیارە ئەمڕۆ لەم کۆنفرانسەیە ئەمە تەوەرەکە و باسەکەی توێ کاچوتەتەڕ و لە هەمان کاتا لەگەڵەوەی لە ڕێگەی توێژینەوەکانەوە خۆشبەختانە مەترسیەکان نەزانین بۆیە پێش ودانی مەترسی گەورەتر دەکرێت چارەسەر هەبێت ئێوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە تا چەندە پەیوەندیەکتان دروست کردووە تا چارەسەرەکان بخەنە ڕوو مەترسیەکانیان پێ بڵێن وەروا چارەسەرەکان بخەنە ڕوو. من سەرەتا لەوە دەست پێکە من لەسەر ناوچەی دوکانیشم کردووە توێژینەوەم پێشکەش بە بەشی جیۆلۆجی کردو و لە کەناڵەکانی شۆڕامگانە بۆ منە ناوچەی دوکان پێویستی بەوەیە کە دیواری ڕاگری بۆ بکە تەنانەت ئەو کۆمپانیایی کە با بڵێن ڕێگاکەی دروستە کرد و نۆژە نەکردەوە هەنێ جارانی بەلایەنەوە ناخۆش بکەم ئەم ڕێگایە بەو شێوەیە نابێت تۆ لە ڕۆژیۆلۆجیەکەی ئیهمالت کردووە یا باسی ڕێگای دروستکردنی ڕێگایکی تر بکەم لە ناوچەی دەربەنی خان من وەکو خۆبەخش چوومە و ڕاپۆرتیشم داوەتە پارێزگای سلێمانی وتومە ئەم ڕێگایکەوە دروستیەکەم بەڕاستی مەترسی زۆر زۆرە ئەم پارێز زۆر زۆرە ئەبێ بیر لەوەکەنەوە کە ڕێگایکی باشتر نەگەوەی ڕێگایەک دروستکەی لە زستانە لەگەڵ یەکەم بارانبارینە هەموو ڕێگاکەت بکێتەوە ئەدە پارەیەکی زۆر بەفور بەڵێ من زۆر هەوڵم داوە لەگەڵ پارێزگا کۆبوومەتەوە و راپۆرتمان نووسیوە و توێژینەوەکانیشمان لەسەر لە هەموو کەناڵەکانەوە باسم کردووە لە کەناڵی کورساتەوە باسی کارەساتە سروشتیەکان و کردومە ناکرێ ئێمە لەگەڵ یەکەم بارانباری نابڵێن ڕێگای باڵێن ڕێگای دەربەنی خان داخرا ڕێگای کەلکە سماق داخرا ڕێگای هەولێر داخرا بۆیە گرنگە جۆ لەم توێژینانە بگرێ و بە ئێمە بەو هیوایەن کە ئێستا توێژینەوەکانمان جۆمان لێ بگرێت یعنی بەڕاستی وەکوتم تۆ لەسەر ناوچەیەکی گرنگی گەشتیاری وەکو تەوێڵە و بیارە ئیشەکەی پێویستە لایەنە پەیوەندیدارەکان توێژینەوە بەرێ با بزانێ ڕێگاکان مەترسیەکانی چی چۆن چاگاکرێن وەک مامۆستا کە باسی دە کارەساتە سروشتیەکان کردو ئاڵی بڵێ ئاستی کارەساتە سروشتیەکان لە هەرێمی کوردستانە ئەم چەند ساڵی ڕابردوو لە چاستێکدا بوو ئەخۆ مەترسیدار بوون یا کارەساتە سروشتیەکان ئەگەر باسی بوومە لەرزەکەم بەڕاستی وەکوتم ئێمە لە ساڵی 2017ەوە بۆ چوونەکانی ئێمە بۆ کارەساتی بوومەلەرزە زۆر گۆڕاوە چونکە مەترسیەکەی زۆر بوو ئەو کارەساتی کە ڕوویدا بەلای کەمەوە 5 هاوڵاتی شەهید بوون و چەند خانوویەک ڕووخان کەواتە ئەم کارەساتانە بەڕاستی لە دوای 2017ەوە بە نسبەت بوومەلەرزەکانەوە مەترسیەکانیان زۆرە بیناکانمان لە مەترسیان چونکە پێشتر ئێمە هەموو مۆدێلەکانی ئێمە بیرمان لە بوومەلەرزەیەکە کردەوە کە بە پێی پێوە 5 بێ بەڵامی سا 7.3 تێپەڕانەوە لە ڕووی با بڵێن کەوتنە سەقامگیری جادەکانەوە دیسانەوە لەبەرەوەی ئەم ڕێگایانی کە ئێستا دروستکراون بەڕاستی بە هیچ شێوەیە سا بۆ لایەنە جیۆلۆجیەکەی نەکراوە بۆیە هەموو ئەم ڕێگایانە مەترسیەکانیان ساڵانە ئەبینین پێشتر کەمتر بوو بەڵام ڕێگایانە کە نۆژە نەکرێنەوە یاخود فراوان نەکرێنەوە لەگەڵ فراوانکردنی هەموو ڕێگایەکە مەترسیە جیۆلۆجیەکان زیادەکە واتە پێشتر ڕێگاکە حاڵەتێکی جێگیریە بووە مستەقر بووە بەڵام کە تۆ دێ ئەو جادەیە ئەبڕیتەوە بەردەکان دیسان تووشی ناجێگیری ئەبنەوەتە ئەکەونە خوارە بەڵێ ئێمە لیڤڵەکانمان بەرز بووەتەوە بەڕاستی لەبەر وەکارەکەشەوەیە کە خۆمان پلانەکانی خۆمان استراتیژینین واتە بێ حسابکردن بۆ لایەنی ئەندازەی و جیۆلۆجی تو هاتووی ڕێگاکە دروست کردووە بۆیە مەترسیەکەی زیادی کردووە. دەکەین ئەم کۆنفرانسانە دەرفەتێک بێ بۆەوەی کاتێکە پرۆژەیەک دانرێت و بیر لە لایەنی جیۆلۆجی و مەترسیەکانیش بکەن و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. مامۆستامەی ئەو بپرسم گرنگی ئەم کۆنفرانسانە بۆ ئێوەی توێژەر بۆ ئێوەی مامۆستا چ گرنگیەکی هەیە و تا چەند دەرەجەی بایەخە بۆ ئێوە؟ طبعا لە ڕووی زانستیەوە بەڕاستی ئەمە دەرفەتێکە بۆی با بڵێن توێژەرەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بێن کە هەروە پێشیان بڵێن کە ئێمەش توێژینەوەمانێ ئێمەش بەردەوامین ئێمەش چارەسەرمان پێواتە ئێمە بەشێکی دابڕاونی لە دەرەوەی گیان و توێژینەوەکانشمان لەسەر ئاسی جیهانین واتە ئەم کۆنفرانسانە دوو لایەنێ هەم لە ڕووی زان هەم لە ڕووی ناساندنەوە تۆ کۆمەڵێک توێژەرە دێ لە چەند وڵاتێکەوە دێ بۆ نموناڵی جیۆ کوردستان کەواتە شوێنێکمان ئێمە کوردستانەوەتە ئێمە لە ڕووی زانستێک و لە ڕووی سیاسیەکەشەوە کەوا ئێمە قەوارەیەکین ئێمە زانکۆمانێ زانکۆکان ئێمە پێشکەوتووە توێژینەکانمان پێشکەوتووە توێژەرەکانمان لە وڵاتانی دەرەوە و لە هەموو وڵاتەکان ئێمە توێژەرەکانمان گەڕاونەتەوە واتە ئاستی زانکۆی ئێمە زانکۆی سلێمانی هیچی کەمتر نییە لە زانکۆ جیهانیەکان بەڵام تەنها ئەوەیە ئێمە بەڕاستی لە سنوورێکی داخراوە بووینە بەڵام ئێستا ئەمانە دەرفەتێکی باشن بۆی بکرێنەوە بە ڕووی جیهانە و دەرفەتێکی تریشە بۆ یعنی گەنجەکانی ئێمە بتوانین توێژینەوە بکەین بتوانین فکرەکانی خۆمان تەرحکەین یعنی هەر ئەوە نییە ئێمە دانیشین و جۆ بگرین نەخێر ئێمە بەڕاستی فکرەی تازەمان پێ بیرمان لەوە کردێتەوە کە چۆن ژیانی هاوڵاتیانی خۆمان بپارێزین ئێمە بۆ بیر لە کۆمپانیایەکی بیانی کەینەوە بێ ڕێگایەک
ڕێگایەکمان بۆ دروستکە تونێلەکە ئەی بۆ ئێمە توێژەرەکانی خۆمان مهندسەکانی خۆمان دازیارەکانی خۆمان هەموو پێکە وەکو تیموەرک بیر لەو ئیشانە بکەین و شتی باش بکەین. بۆ هۆکاری توێژنەوەکەی تۆ کە بەپێی پێویستەکانی هەرێمی کوردستان و دەکرێت ئەگەر لایەنی پەیوەندیدار سوود لەم توێژنەوەی تۆ وەربگرێت لە کاتی با بڵێن کارە ستاتەسروشتەکان مەترسیەکان کەمبێتەوە کەواتە تا چەندە گرنگە توێژەرەکان بەپێی پێویستی هەرێمی کوردستان توێژنەوەکانیان ئەنجام بدەن. طبعا ئێمە دائیمە کێشەیەکمانەیە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینی توێژەر و لایەنی پەیوەندیدار بۆ نمونەگەر من بۆ باسکەم لە هەنێ وڵات کە کێشەیەکیانە بێ بۆ منە لە پارێزگا کێشەی پیسبوونی ئاوانە بیان کار ئەوان بە کتابێکی بە فرمانێکی داوا لە زانکۆکەن هاوکاریان بکە بەڕاستی ئەمە هەمە ئاهەنگیە نەبووە یاخود بۆ نمونە تۆ کۆنفرانسێک تێ پێویستە لایەنی پەیوەندیدار بێ لێرە جۆ بگرێت بزانە ئەم توێژینەوانە چین و ئەم شتە تازانە لەم توێژینەوە چین تاکو ئەوان پلانی لەسەردانێت طبعا هەموو توێژینەوەیە کە ئەکرێ ئەبێ دوایەوە حکومەت بیلۆکە پلان لەسەر ئەم توێژینەوە دانێت بۆ تۆ ناکرێت کۆمەڵی توێژینەوە بە 2000 توێژینە یاخود بە هەم ساڵانە توێژینەوە بکەی بەڵام لە کۆتایە تەنها لەسەر ڕەفەیەک دانرێ نەخێت ئەبێ ئەم توێژینەوانە لایەنە پەیوەندیدارەکەم بۆ نمونە تۆ لەسەر ناوچەی تەوێڵۆ بیارەکە پێویستە شارەوانی ئەوێ بێ سوود لەم توێژینەوە وەرگێت بەڵێ من لەسەر ئەساسی ئەم توێژینەوەی ئەم ڕێگایان پێویستی بەم چارەسەرانەیە بمەرێ ئەو کاتە سەکە نایەتە سەر با بڵێن بەرپرسی ئەوێ مدیناحەیە قایمقامە ئەڵێ من لەسەر ئەساسی توێژینەوەکان داوامکەن نەک ئەوەی تەنها بڵێ ڕێگایەکم بۆ دروستکە ئەمە یەکێکە لەو شتە خراپانەی کە ئێمە یەکەین یعنی تۆ پلانت نییە یەکسەر داوا دێڵێ ڕێگایەکم بۆ دروستکە یا بیرێکم بۆڵکەن نەخێر ئەمانە بێ بە پلان بێ بە توێژینەوە بێت تۆ لەوانەیە شوێنە پێویستی بە بیر نەبێت یا پێویستی بە ڕێگا نەبێت وەکوتم من لە ناوچەی دەربەنی خان ڕێگایەکیان دروستە کرد من نووسراوێکی فەرمیمدا پارێزگاوتم ئەم ڕێگایەوە دروستیەکەن تەنها بچن ڕێگا کۆنەکە نوێژنکەنەوە هەموو پارەی لەو ڕێگا سەرف مەکەن کەواتە جا ئەوە گەڕێتەوە بۆ پارێزگا تا چەندێک گوێی لە من گرتووە بەڕاستی ئەوەش گرنگە تا چەندێک گوێ لە ئێمە یعنی یەکێ لەو هۆکارانە کێشەیەکی ترمانەیە دایمە خەڵکی خۆمان توێژەرەکانی خۆیان ینی بە شتێکی گرنگ سیر ناکە بەڵام کەسێک لە دەرەوەی وڵات دێ لەوانەیە هیچ نەزانێت دوو قسە بکە بڵێ ئەم کابرای زۆر نشتی تازەی پێ بەڵام ئێمە وەکوتم ئەمە کێشەیەکە کە لە بینی ئێمە و فەرمانگا و تەنانەت حکوومەتی شایە نی تۆ دەی زانکۆ پشت گوێخی تۆ کێشەیەکت هەیە زانکۆ بکە ئەمری واقعەوە نووسراوێکی بۆ بکە بڵێ من پێویستم بەوەیە پێم بڵێ چارەسەرەکان چیە کێشەکان چیە خۆ زانکۆ هەر بۆ نییە دەرز بڵێتەوە زانکۆ بێ چارەسەریشی پێ بێ بۆ کێشەکە مامۆستایەکێک لە خاڵە سەرەکیەکانی ئەنجامدانی توێژنەوە بوونی ئەو ئەجزە و ئامێرانەیە کە پێویستە توێژەر لە بەردەستیا بێ بە تایبەتی بۆ بەشەکەی ئێوە لەم ڕۆوە تا چەندە ئێوە کەرەستەی پێویستان لە بەردەستایە بۆ ئەوەی توێژنەوەیەکی باشتر ئەنجام بدەن ئێمە وەکو بەشی جیۆلۆجی خۆشبەختانە لە 2-3 ساڵی ڕابردووە کۆمەڵی ئامێری باشمان بۆ هاتووە بەڵام ئەم ئامێرانە دائیمە ئامێرەکان پێویستیان بە تەکنیشنێ بە ئیدامەدانێ واتە ئەم ئامێرانە دائیمە پێویستە ئیشیان لەسەرکرێ بەڵێ ئێمە هەمانە و خۆشبەختانە ئەو تێستانەی ئێمەیکەین لە هەموو کۆمپانیەکانی کوردستانەوە دێن با بڵێن تێستەکانیان ئەکەن و بە شێوەیەکی زانستی بە دەستی توێژەری خۆمان نەتیجەکانیان پێڵێن کێشەکانیان پێڵێن چارەسەرەکانیان پێڵێن بەڵێ ئێمە لە ڕووی با بڵێن لە ڕووی ئامێرە ئامێری باشمانە بەڵام ناڵێم ئێمە عنی پێرفێکتین هەموو شتێکمان هەیە بەڵام ئێمە بەو ئامێرانە توانیمانەشتی باشکەین ئەوە گرنگە کە تۆ ئامێرێکی کەمیشە هەبێ جیزەی کەمیشە بەڵام توانی ئیشی پێ بکەین ئێمە خۆشبەختانە توانیمانەوە هیوادارین بتوانین شتە ئامێری تازەتر و ئیشی باشتریش بکەین. ڕوونکردنەوەکان مامۆستاگیان سپاس بۆ زانیاریەکانت دیارە ئەم کۆنفرانسا بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە هەم توێژەرەکانی ناوخۆی هەرێمی کوردستان هەم ئەو توێژەرانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان توێژینەوەیان هەیە بابەتەکانی خۆیان دەخەنە ڕوو خۆشبەختانە تەواوی ئەو بابەتانی کە لەم توێژینەوەدایان لەم کۆنفرانسەدا دەخوێنە ڕوو سوودگەیاندنە بە ناوچەی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆلۆجیەوە و ئەگەر بێت لایەنە پەیوەندیدارەکان سوود لەم توێژینەوانی ئەم توێژەرانە وەربگرن ئەوە بە دڵنیایەوە چارەسەری کۆمەڵێک کێشەی جیۆلۆجی لە هەرێمی کوردستاندا دەکرێت وەڵێ سەحەر ئەمە زانیاریەکانت لەسەر ئەم کۆنفرانسە ئەگەر تۆ پرسیارت نییە من دەگەڕێت ئەستەجۆ سپاس بۆ زانیاریەکانت مهرەبان و سپاس بۆ میوانە بەڕێزەکانت بۆ بەشداربوون لە توێژەکانە.